خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. بانکی مرکزی عراقی بە فەرمی بڕیاریدا نرخی دۆلار لە 145,000 جێگیر بکات و بە 146,000 بیداتە بانقەکان و بە 47,000 بگاتە دەستی هاوڵاتی. ئەمەش هاوڵاتیانی تووشی دڕدۆنجی و نیگەرانیەکی زۆر کردووە لەبارەی داهاتووی ژیان و ئابووریان بە جۆرێکە بە تایبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەرەوەی کە بەهۆی بڕینی موچە و دواکەوتنی موچەوە ئەمەش بە بارگرانیەکی تر لەسەر ژیانی هاوڵاتیان دروست دەکات. ئەمە جگەلەوەی لە ئێستاە بابەتێکی تر لەسەر ئاستی عراق گەرم و گوڕە ئەویش مەسلەی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021. هەروەها خەڵکی هەرێمی کوردستانیش بۆ ساڵی 2021 پرسیار لەبارەی ئابووری و دارایی خۆیانەکەن. ئاخۆ وێڕای نەهامەتیەکانی ساڵی 2020-2021 لە ڕووی دارایی و ژیان و گوزەرانەوە چۆن نەبێت. هەموو پرسیارانەی لەبارەی ژیان و گوزەران و بەرزبوونەوەی نرخی دۆلار و داوەزینی نرخی دینار و کاریگەری لەسەر بازار و کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی تۆی هاوڵاتی هەیە. ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەزیز سابر پسپۆڕی ئابووری. زۆر سپاس دکتۆر، بە هیوام کە گفتوگۆیەکی ینی گەشت بینانە بکەین وەک هەمیشە بەرهەمدار بەڕێزت بۆ بینەرانی خۆشەویستی. سپاس بۆ بەڕێستان. سەرەتا لە نرخی دۆلارەوە دەست پێ بکەین بەڕێز دکتۆر. ئەمە کاریگەری و زیان و سوودی لەسەر هاوڵاتی چی ئەبێ کە ئێستا دۆلار گەیشتۆتە 140 تقریبا ینی هاوڵاتی کە ئاگاتە دەستی لە 48 لە چەند ڕۆژی داهاتوو ئاگاتە دەستی. کاریگەری ئەمە چی ئەبێ لەسەر ژیان و گوزەرانی خەڵک؟ کاریگەری چی ئەبێ لەسەر بودجەی عراق و لەسەر پاراستنی عراق لە داڕمانی ئابووری و داراییە؟ جاری کە سپاس دەکەم. پێیان ئەوەی هەر وەڵامەکەت بە پێشنیارێک دەست پێ یەکەم. خەڵکی کوردستان و خەڵکی عراق چی سەرۆت و سامانتان هەیە؟ ئەگەر زۆر نییە با نیوەی دینار و دۆلار بێ قەزەرە ناکەم لەم دۆخەیەسە دروست بووە. بەڵام من دێک کەسێ بەنیازە قازانجی لێ بکە دۆلارە یەڵێتەوە بۆ ئەوەی سبینێ ئەگەر قیمەتی دۆلار زیادی کرد بیفرۆشێتەوە یان دینار هەڵەگرێ بۆی ئابوووریەکە باش بوو دینار قیمەت پیاکاتەوە بیفرۆشێ بەو شێوەیە. بەڵام ئەگەر نیوەی پارەکەت دۆلار بوو نیوەی دینار بوو هەر کەسێ بێ قەزەرەر ناکە. خۆگەر زۆر زیاترە هەبوو بەشێکی بکەی بە یۆرۆ بەشێکی بکەی بە ئاڵتون قەزەرەر ناکەی. چکە بۆ نمونە دینار و دۆلار کە ئەڵێن دۆلار بەرز بۆتەوە یعنی لە بەرامبەریە دینار داوەزیەوە. ئەگەر 50% لە هەردووکی هەبێ هەمان دۆخی جارانە دەبێت دۆلار هەرچەندێک ببێ دینارەکە قەرەبوویە کاتەوە بە پێچوانش. بۆ وەڵامی پرسیارەکەت هەموو وڵاتێک لە دنیادا شوێنەکەی پێوترێ بانکی ناوەندی هەموو وڵاتێکە بێ هەیبێ بانکی ناوەندی ئەو پارەی دەرەکە. ئەگەر هەموو کەسێک پارەی هەبێ لە گیرفانە دەری بێنێ وەرەقە نەقدیە صادرة بموجب قرار محافظة البنك المركزي العراقي. يعني ئەم پارەیە بە بڕیاری بەڕێوەبەری بانکی ناوەندی عراقی دەرکراوە بە بڕیاری ئەو قووە دراوە بەم پارەیە. ئەگەر نامە 25,000 یەک بێ ئەگەر ئەو قووەت و قیمەتەی نەدەیتێ وەرقەیەکی سپیا. بۆیە دیاریکردنی نرخی ئەو دراوەش هەر لە دەسەڵاتی ئەوایە. چەند سیاسەتێکەیە سیاسەتی دیاریکردنی نرخی دراوەکەت بە جێگیری وەکەوەی ڕژێمی سەدام بڕاونێتەوە بۆ دەیان ساڵ یەک دیناری عراقی 3.3 دۆلاریە کرد وەکەوەی کە لە سووریا گوزارێت هەتا ساڵە پێش ئێسام دۆخی خراپ نەبوو وەکەوەی لە لوبنانە گوزارێت. ئەمە سیاسەتێکە سیاسەتێکی تر بەجێ بێڵی بۆ بازار خۆی بە پێی خواست و خستە ڕوو بەرزونزمی بکات. ئەمەی بانکی مرکزی بڕیاری لێداوە ئەمە لەسەر بنەمایەکە کە لە 145,000 کەمتر نابێت 100 دۆلار لە 147,000 زیاتر نابێت 100 دۆلار. منی هاوڵاتی بچم لە بانکێکی حکوومەتی 100 دۆلار بکڕم بە 147,000 منێ ئەو بانقە لە حکوومەتی بکڕێ بە 146 ئەیدەنێ بیشی فرۆشیتەوە بە حکوومەت بە 145. بۆیە ئەم 45 و 46 و 47 دانراوە بۆ ئەوەی لە 145 کەمتر نابێ لە 147 زیاتر نابێ. ئەم بڕیارە بۆ دراوە 4 ساڵ پێش ئێستا وڵاتی یۆنان عینەن ئەم دۆخەی عراق و کوردستانی هەبوو. خەرجی زۆر بوو داهاتی کەم بوو.
جێشێکی گەورەی هەبوو چکە ئیمپراتۆرەتی یۆنانی و هەر لە با ئەو باپیر و تاریخەوە بۆیان ماوەتەوە بە هەزاران هەزار جەنڕاڵ و لیوا و نازانم چیان هەبوو کۆی کێسا گوزەری لە عێراقۆمانە خەرجەکەی بەشی داهاتەکەی بەشی خەرجی ناکرد. بانکی ئەوروپی موسساتی گەورەی مالیۆمانە تا ئاسی 300 ملیار یۆرۆیان نایە بە قەرز خەریب لەوەش تێپەڕێ بەس باش بۆ خۆی گرتەوە هەدە دوورگەکانی پێگەشتەوە دوورگەی فرۆشت هینی ئەکردی ئەگەر ئیسسمارە بکردای لێ شوقەیەکە بکڕیاوەی لە ئاخری ئێستا خەریکە عێراق ئەگاتە ئەو دۆخەی یۆنانیش تێپەڕێنێ بۆ تێپەڕانەوە چۆن بیرمان بێت لەم ساڵە بەس لەم ساڵە 15 بۆ 25 ملیار دلار قەرزی کردو لە یەک ساڵە 2020 حکوومەتی عێراق تەنها بۆ موچەی چەند مانگێک تەنها بۆ موچەی 4 مانگ بەڵێ بێلەوەش بانکی ناوەندەکەی 90 ملیار دلاری تیا مابوو 60 خەش کردووە 30 ماوەتەوە کەواتە یەدەگی دراوی 30 ملیارە بەس ئەو پارە عێراقی کە تەبعی کردووە لە ناو بازاڕی عێراقایە 40 ملیارە ئەمە خەتەرێکی گەورەیە و زەنگێکی گەورەیە زەنگە خەتەرەکە ئەمەیە هەر کاتێک چەند دینارت هەبوو لە ناو وڵاتە بەرامبەر بەوە ئەبێ دۆلار هەبێ ئێستا دۆلارەکەەوە خەریکە بەرەو کەمبوون و نەمانە چێ دۆلار لە بانکی مرکزی عێراقیان نەمێنێ قیمەتی پارەکەت یەکسانە بێ بە 0 وەزیری دارایی عێراق پیاوێکی زۆر زیرەک و شارەزایە بڕۆن لە ویکیپیدیا ئەوانەی لێبن ئەمە بە شێوەیە لە شێوەکان ڕزگارکردنی وڵاتی عێراقە بە هەرێمی کوردستانیشەوە لە داڕمانێکی دارایی بەڵام بابت باسکە بەڵێ ملاحەزە بکەی 100 دلار 2 ملیۆن تمەنە 2 ملیۆن بەڵێ تا 2.8 ملیۆن لیرەی تورکیە بەڵێ 100 دلار 7 ملیۆن لیرەی تورکیە تێگەیان بە هەمومان بەو ئیتیجاهەیە بیر بکەینەوە کار بکەین ئەم دینارەی ئێمەش وەکو لیرەی تورکی و لیرەی سووری دە ئەوەندەی خۆی بەهاکەی دابەزیەوە با پارەکەمان وەکو پارەی لیرەی تورکی و لیرەی سووری و تمەنی ئێرانی لێ نەیە ئەمەی ئێستا بڕیاری لێداوە بیکە ئەگەر ئەمە نەکا لە 2020وەکە پارەکەمان لە تمەنی ئێرانی و لە لیرەی تورکی و لە لیرەی سووری خراپتری بەسەر دێ بەڵام لەم قۆناغەیە خەڵکی هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە باجەدەن چۆن وەکو وایە بەیانی حکوومەتی هەرێم لە 100% معاشەکە و دابێتێ 30 ڕۆژیش تاخیریشی نەکا بەڵام 20 لە 100 لێ بڕێوی ڕێک ئەمە بۆ ئەوە ڕێک 20 لە 100 لێ بڕێوی باشە ئەم جارە شتێکی دەکەمەوە ئەو پلان و بەرنامەی بەنکی ناوەندی طبعا بە ئیستیشارەی وەزیری مالی عێراقی ها ئەو بڕیارەی لێداوە باجێکی گەورە دەین بەلایانی کەمەوە لە 6 مانگی یەکەمی ساڵی 2021 شت گرانە بێ کڕیار باجەدا معاش خۆرێک باجەدا کاسبێکیش باجەدا کە شتەکان گرانە بێ کەشتان گران بێ هاوڵاتیەکی شەژ معاش خۆری حکوومەت نییە ئەویش باجەدا یعنی کەسێک لە کەرتی تایبەتیش ئیشەکە معاش وەرەکرێ ئەویش باجەدا باشە بەڵام ئەمە لە 6 مانگی یەکەمی ساڵی 2021 قەناعەتم وایە بەلایانی کەم و یعنی با بڵین 9 مانگی یەکەم ساڵی 2021 ساڵی خۆگونجاندنە بێ ساڵی خۆڕێخستنەوە بێ ساڵی خۆ ئامادەکردنە بێ بۆ خۆشگوزەرانی بۆ 2022-2023 لەوانەیە خەڵک نەزانێ ئەم بڕیاری بانکی مرکزی بۆ 3 ساڵە بەس بە ساڵی داهاتوو نییە لە پرۆژە بودجەکە لە هەمشەکانیان نووسراوە ئەم بڕیارە بۆ 2021 2022 ئەم دۆلارە بۆیە هەچی بازرگان هەیە هەچی معاشخۆر هەیە هەچی کەس هەیە بە ئەوە بزانێ ئەم پلانە بۆ 3 ساڵە تا 3 ساڵی تر 100 دلار 145,000 لەسەر بنەمایە خۆر ڕێخەرەوە پلان و بەرنامەی ژیانە دانێ خەرجی خێزانەکەت ڕێخەرەوە چۆن ئەمە لە دوور مەودایە سوودی زۆرە لە دوور مەودایە بەسە بێت تەحمل بکەین لە ماوەیەکی کورتخایانە چۆن لەگەڵی بگونجین جاران 100 دلار بە 120,000 دینار بوو 400 دلار بە 500,000 و کوڕی ئەچی بۆ لوبنان و هاتیتەوە حسابی 700,000 بۆ بچی بۆ لوبنان بۆیە بە حەزەرەوە چی بۆ یەگەر ساڵی 2 جار چوبیتر یەک جارە چیت
بۆ دووبێ بە 600 دلار توی 600ەکە ئەوسا بە 720 بە 740 ئەو دلارە دەکڕی سەبێ ملیۆنێ بێ بۆی بیکڕی نەخێر حەزەرەکی بەعکسەوە خێزانێک لە بەغا و بەسڕە و کەرکک و ناوچەکانی ترەوە ئەویش متاسیرە بێ لە جیاتی ئەوەی بچێت بۆ لوبناان و بۆ تورکیا و بۆ دووبەی هێت بۆ هەرێمی کوردستان بۆ سیاحە کەواتی یەکێکە لە هینەکان زۆر بە خێرایی هەرێمی کوردستان خۆی ئامادەسازی و چاکسازی بکە کەرتی گەشتیاری پەرە پێبا بۆی کاسبەکانی کوردستان و شوێنەکان و مەطعەمەکان و چێشخانەکان وانە گەشتیاری گەشە بکە ئەوە قەرەبوویەکە بە شێوێ لە شێوەکان بۆ هاوڵاتیانی خەڵکێکی هەژار مەسەلەن ڕەنگە ئەوەی کە سەفەری لوبنانەکە و دووبەیەکە و تورکیاکە ئەمە تەبەقەی تقریبا ناوەڕاست بێ و لەگەڵ تەبەقەی باڵا بەڵام خەڵکێکی هەر ئەسڵەن مەسەلەن ڕەنگە لە قەزاونە حەکان پارەی سلێمانی هولێری پێ جوانە ئەمە ئەم بڕیارە کە دراوە لەوانێت چین و توێژێکیش هەبن بە شێوە لە شێوەکان کەمترین زەرری لێ بکەن چێن ئەمانە جوتیارێک بنەتۆی خۆی هەیە بەیانی گەنمەچێنێ بەڵێ گەنمەکەی بەرهەمێنێ و ئەی فرۆشە لە بازارە بە دیناری عراقی ئەو دینارە ئەوەی لێ قازانج کردووە لی کۆکاتەوە بە شێکتریشی بۆ خەرجی ساڵی داهدوی دانێتەوە لەوانێت جوتیارێک کەمتر کاریگەر ببێ لە لایەنێکی تریشەوە هەموو جوتیا قازانجەکە قازانجەکەن لەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاتوو لەمە دووە هەمووی لە ناوخۆیان بەرهەم دێ لەمە دووە ئەمە یەکێکی ترە لە وەسیلەکان وەزیری دارایی باشی پێکا ئەڵێ ئەم پارە بە قووەتەی عراق کە هەی بۆ وای کردووە هیچ لە ناوخۆیان بەرهەم نهاتووە هەرمان لە دەرەوەی ناوە کێ زەرەرەکە چشمەکێ زەرەرەکە ئەوانەی کە لە دەرەوە هاتووە کەواتە بە نەتیجە بۆ سێ ساڵی داهاتوو هاوردەکردن کەمە بێتەوە بە هیوای ئەوەی بتوانین لە عێراقا هەناردەکردن زیاد بکەین چونکە ئەم شمەکەی کە تۆی نێریتە دەرەوە هەرزانە بێ بە بەراورد بەوسا کە هەرزان بوو ئەتوانێت زیاتر بنێریتە دەرەوە بەرهەمی ناوخۆی بەڵام ئەمانە پلانی ترێوێ بە تەنها دینار و دۆلار نییە پلانی ترێوێ پشتیوانی لە کەرتی پیشەسازی بکەی پلانی ترێوێ پشتیوانی لە کەرتی کشت و کاڵ بکەی پلانیوێ پشتیوانی لە کەرتی گەشت و گوزار بکەی والحاصلم دینار و دۆلارە باش لە قۆناغی کورتخایانە هەموو عراق باجەکەیدا حکومەتەکە نا خەڵکەکەی فەرقی هەیە بۆ ئەمەی کردووە سەبەبێکی تر چییە ئەگەر ئەمەی نەکردایە بۆیە 50 بۆ 6 تریلیۆن دینار کوتێنانی قەرز کردایە بەمە چەندی بەمە 35 پڕکردوت 35 تریلیۆن دیناری پڕکردوت ئەگەر فشاری هێزە سیاسیەکان یان هەستەکەی مەتەنها بۆ تەواشی شەقامە مەسەلەن هەندێک هەڕەشە هەیە سەدر هەڕەشاکە مالیکی هەڕەشاکە خەزعەلی هەڕەشاکە مەسەلەن ئەمانە بۆ ڕەشیان کردوڵن شەقامە جوڵێن خۆپیشاندانی سەرتاسەریەکرێ ئەمانە بڕیاری بانقی ناوەندی پاشگەز دەکاتەوە کاکەزانە عێراق بە هەرێمی کوردستانیشە طبعا سیستەمی دارایی لە عێراق سیستەمی دارایی کە پارەکەت قیمەتی نەما شتێکیش نامێنێ بە ناوی هەرێمی کوردستانەوە کە تۆ پارەت نەبوو ئەکید ینی کەس پارەی پێ نەبوو پارە قیمەتی نەما نەزانی بە چی شتەکڕی شتێکیش ناوێ بە ناوی هەرێمی کوردستانەوە بەڵام لە 2005ەوە حتا 2020 15 ساڵە بانکی ناوەندی ئەو دۆلاری لە نەو دەستیەکەوێ ئەی خاتە بازاڕەوە بە هەرزانەی فرۆشێ بۆی دینارەکەت بە قووەت بێ ئەم دینار بە قووەت بوونەی عێراق سوودی ڕاستە و خۆی بە خەڵکی عێراق نەگەیانوە بە کی گەیانوە 50 کەسن 50 بانق و نووسنگەی حەواڵەی ئاڵوگۆڕن ئەچن لە بانکی مرکزی ڕۆژانە ئەم پارەیە کڕن 80% ئەم پارەیە سپیەکرێتەوە بە دینارێک کڕن دۆلارەکان هەر لە ئەمریکاوە حسابی عراقی لە ئەمریکا ئەڵێ ئەو پارانەمان بۆ تەحویلکە بۆ ئەم ژمارە بانکیانە لە بانکی مرکزی کڕن بە 116 لە بازاری دۆلارەکەی سلێمانی و هەولێر و بەغائیەن بە 136 جارێکی تریش گەشتە 140 ئەم بە قووەتی پارەیە لە هەموو وڵاتێکە ئەگەر پارەکەت بە قووەت بووە بێ شت هەرزان بێ بەڵام 2005 100 دلار 150,000 دینار بوو 6 مانگ پێشێشتا 100 دلار 120,000 بوو 30,000 دینار پارەی عراقی بە قووەت ببوو بەڵام 2005 کیلۆ گۆشت بە 5,000 بوو 2020 کیلۆ گۆشت بە 15,000 کەواتە بوو بە سێ ئەوەندەی خۆی یعنی پارەکەت بە قووەت بووە بەڵام شتەکە هەرزان نەبووە کەواتە ئەم سیاسەتەی بانقی مرکزی بۆ ئەوەی پارەکەت بە قووەت بێ
سوودی ڕاستە و خۆی بە گیرفانی خەڵکی عێراق و کوردستان نەگەیانەوە. کاتە دەبێت هێزە سیاسەکانی پشتیوانیکەن بۆ پشتیوانی ناکەن چونکە قازانجێکی ئەوەی پشتیوانی نەکا ئەوەی پشتیوانی نەکە مەسلحەتی لەو مەزادخانەیەی باقی مرکزی ئاهبووە لەمڕۆوە بیستی مانگەوە شتێک نەما بە ناوی مەزادی عەلیل لە بانقی مرکزیە. نەما یعنی چی؟ یعنی لە بانقی مرکزی پارەکە بکڕی و لە هەر بانقێکی حکومی بیکڕی و لە بازاڕی دۆلارەکەی ڕەشی شابیکەی یەکسارە. ئەو قازانجا نەما بۆ خەڵک لەوە ئەتەساس ئەگەر بە 145 لە بانقی ناوەندی دیاری بکرێ مەسەلەن ئەو وەختە بە 150 تقریبا نەگاتە دەستی بۆی هەیە بازار شلۆغ بێ سیرکە بۆ چۆن ئەڵێ لە دنیاە پارە یەکێک لە صفەتەکانی خەڵک شەرعیەتی پێەیە ئەمە پارە بێ. یعنی بەیانی هەموو خەڵک بڕیار بە مامەڵە بە هیچ شێوەیە بە دینارەوە نەکا بە دوو ڕۆژ ئەو قیمەتە ئەو دۆلارە ئەو هینە ئەوەی نمونەت بۆێنمەوە ئەم پارە تازەیە کە دەرچوو لە هەموو عێراقە بەشی پێداویستی هەموو عێراق 50 دیناری هەبوو. هەر ئەو دەسەڵاتە و سوڵتەیە دەری کردبوو کە 25,000 دەرکردووە. خەڵکی عێراق لە نەفس گەورەی نازانم چۆن ناوی بنێم بڕیاریاندا کەس مامەڵە بە 50 دیناری نەکە کەس هینی پێ نەکرد نەما خۆ حکومەتیش دەری کردبوو. قوتی باقی ناوەندی هەبوو هەموو شتێکی بە یاسا بوو هەل لە خۆیەوە خەڵک بڕیاریە کە ئەمە زیانی ساڵی ملیارە دۆلار لە فەقیرەیە خەڵک بڕیاریە بە 50 دیناری تەعامل نەکە کەس تەعاملی پێوە ئێستاکەڵێ 160 دینار و 170 دینار 250 دینارە دەیت کاکە ئێستا تۆ ئەم بەتڵە ئاوە و 50 دیناری ئیشی بکردە ئەم بەتڵە ئاوە ئێستا بە 50 دینارە و کڕی ئێستا بە 250 بۆ لەبەرەوەی خەڵکی عێراق هەل لە خۆیەوە بڕیاریە هیچ بە 50 نەکە ئەمە بە 50 دینارە بۆ ئاگاداریت بە جملە بە 40 دینارە بە 30 دینارە بەس چونکە تۆ خۆمان بڕیارمان نا مامەڵە بە 50 دیناری نەکەین ئەچین ئیکڕین بە 250 قازان جێم بەتڵاوە بۆ دوکاندارێک 400 لە سەدە بنمونە بۆ تێرمەوە کەواتە پارەش خەڵک هینی پێدا ئێستا بەیانی خەڵک لە بازاڕی عێراقا بڵێ مامەڵە بە دینار ناکەم بە هیچ شێوەیە 100 دلارەوە بە 300-400 دینار بەڵام لە بەرامبەریشا بانقی مرکزی هینەکە سیاسەتی بەدەستەوەی ئالەتی بەدەستەوە ئێڵە من معاشەکە دەیەمێ بە دینار تۆ وەری ناگری کەیفی خۆت ئەمە کاتێک ڕاستە گەرەوە دۆلارەی احتیاطی هەیەی لە بانقی مرکزی بمێنێ والحاصل عێراق لە بەردەم دوو ڕێگایە ڕێگای یەکەمیان ئەمەیە ئەبێ هەموو لا قوبوڵیکە ڕێگای دووەم ئەمە قوبوڵ نەکە لە لێواری داڕمانی داراییدایە لە لێواری داڕمانی ئەو وەختە 100 دلار بۆی هەیە 10 ملیۆن دینار بکە بۆی هەیە 100 ملیۆن دینار بکە وەکو جیبوتی و نازانمەوە هێنانە لە دەستی بانقی ناوەندی عێراقیە نامێنێ ئێستا خۆ بۆ وڵاتی تورکیا جێشی لە 10 وڵاتەیە ها ئەتوانێت وەکو پێویست سەیتەرە بکە بەسەر قیمەی لیرەیە ناتوانێت ئێران 80-90 ملیۆن کەسە جێشێکی زەبەلاحی هەیە ئەتوانێت سەیتەرە بکە بەسەر قیمەتی تمەنە ناتوانێت ئێستا 100 دلار 2 ملیۆن 3 ملیۆن تمەنە بنمونە ناتوانێت باشە بۆ هاوڵاتیشی هەرێمی کوردستان مەسەلەن لە کولی 100 دلارێک 20,000 22,000 زیادی کردووە لە کولی 100 دلارێک ئەبێ زیاد گرانتر بیکڕێگەر کەلوپەلی کارەبایە سیارەیەکە قیستەکە ئیداتەوە 25,000 بەڵێ 121 موچەکەی بڕاوە بە 51 ڕۆژیش موچەی ئەدرێتێ کەلوپەلیش گران بووە ینی 4 نەهامەتی خەڵک ڕوبەڕووی بۆتەوە حکوومەت ئەبێتی بکە هاوڵاتی ئەبێتی بکە پێوەستی کەمەوە بۆت بە ئەم فاوزاتی لە بینی حکوومەت هێرێم و بەغایە هەیە جارێ ئەمە یاسایە لە دەستورا چەسپیوە زۆری وڵاتانی دنیا ژوان ئێستا وڵاتێکی وەکو سوریا وەکو سویسرا چەند هەرێمێکە هەر هەرێم و پارەی خۆی نییە بەلجیکا چەند هەرێمێکە هەر هەرێم و پارەی خۆی نییە ئەڵمانیا چەند هەرێمێکە هەریوەروێ لە هەموویە بۆیە لە عێراقیش و بە کوردستانیشەوە یەک پارەیە لە دەستوری شەهاتووە چاپکردنی پارە سەیتەرەکردن بەسەر قیمەتی پارەیە لە دەسەڵاتی حەسری حکوومەتی مرکزایە
بۆ هەرێمی کوردستان پەیوەستی یەکەم بەم ڕێکەوتنە من ڕەشنووسی پرۆژە بودجەکەم لایە بودجەی 2021 10 تریلیۆن دینار ئەنێرێ بۆ موچە و بۆ خانەنشینی و بۆ شەهیدان و بۆ هەرێمی کوردستان 10 تریلیۆن دینار بەڵێ 2 تریلیۆنیش ئەنێرێت بۆ وەبەرهێنان دروستکردنی پرد و جسر و ئەو شتانە ئەمە 12 تریلیۆن 1 تریلیۆنیش دەرمان و لوقاحی کۆرۆنا و پارەی گازوایلی محەڵی کارەبا و بەشە خۆراک و دەرمان ئەنێرێت ئەمە کاتە 13 تریلیۆن لە بەرامبەر ئەمە داوا لە حکوومەتی هەرێمەکە 250,000 بەرمیل ڕۆژانە بدا بە سۆمۆ داهاتەکەی نانەوتەکەی نەوتەکە 50% داهاتی نانەوتی بداتێ بەرامبەر بەوە 13 تریلیۆنە دەیاتێ هێشتا حکوومەتی هەرێم هەموو مانگێ هێشتا حکوومەتی هەرێم 200,000 بەرمیلتری ئەمێنێتەوە لە بەردەسا بۆی بیفرۆشێ پارەی شەریکاتی نەوتی لێبا کرێی بۆری نەوت و هەموو شتەکانش هەر حکوومەتی عراقیدا بەڵێ نشیداوە بەشێک لەو قەرزە ڕاستەقینەی کە لەسەر حکوومەتی هەرێمە ساڵانە بەشێکی بۆ بداتەوە حکوومەتی هەرێم باش گوێتان لێم بێ ڕێبکەوە لەگەڵ بەغا ئەوەی بەغا بۆ تەنێرێت دوو ئەوەندەی ئەگەر خۆت بیفرۆشی نەوتەکە ئەوەی بەغا بۆ تەنێرێت ئەگەر ڕێک نەکەوت حکوومەتی هەرێم لەگەڵ بەغا ئەوەی کە بەغا لێترسا تووشی ببێت تووشی خەریبی کوردستانە بێ داڕمانەکە تووشێ بێ ئەگەر ڕێکە دۆخی هەرێمی کوردستان هیچ خراپتر نابێت لە دۆخی عراق ئەم سیاسەتانەی کە عراق پیادەیەکە لە دەست هەرێمی کوردستانان نیێویکە خۆ وایە دەمێ بۆی کرد ئەو چوارتی ئەوەی 6 ڕۆژ جارێ موچەبا قیمەتی پارەکەی کرد بە نیوە 30 ڕۆژ جارێ دایت لە جاتیوی 21 لە سەدی لێ ببڕێ ئەمە خۆی ئۆڕێدی بەیانی حکوومەتی هەرێم دوای 30 ڕۆژ لە 100 موچەکە و باتێ وەکوای 21 لێ بڕی بێتی بۆیە هیوادارم ئەم پرۆژە بودجێ لە پەرلەمان پەسەند بکرێ بەشی کوردی تایە ئەوەی نووسراوە لەسەر وەرەقەکە ئەمێ من بۆ باسەکەم 10 تریلیۆن بۆ موچە و معاش و منحە و تەقاعودی وانەیە 2 تریلیۆن بۆ بەرهێنانە تریلیۆنێکیش بە خۆراک و مەرجەکان قورسن ئەگەر هەرێم کوردستان هیچ مەرجێکی قورسی دانە ناوە هەرێمی کوردستان ئەو 250 خۆ بفرۆشی 4 تریلیۆنە دەست ناکەوێت ئەگەر بیدەی بە بەغا 13 دەیاتی هیچ منطقێکی لە پشتەوە نییە ڕازی نەبی بۆیە هیچ مەرجێکشی دانە ناوە نیوەی داهاتی نانەوتی لەگەڵ 250,000 بەرمیل ئەڵێ مەسروفاتی تەشغیلی ئەو نەوتەش خۆمەدەن تەشغیلی یعنی بە بۆریایێری ناکری کۆمپانیا ئەو مەسروفاتی ئیستثماریە ئەوە ئەڵێ لەو 200,000 بی دەکە خۆت ماوتێتەوەی فرۆشی بۆیە ئەم جارش هیوادارم کاقوبا سەرکەوتو بێ لە بەغا هیوادارم لەسەر ئاستی حیزبیش پارتی و یەکێتی و گۆڕانیش هاو دەنگ و هاو ئاواز بن لەگەڵیا هەرێم و بەغدا ڕێک بکەون بۆ 21 ڕێبکەون 22-23 بە هەمان نەمەڵ هەرەڕا ئەگەر بۆ 21 ڕێکەوە ئەگەر ڕێککەون ئەگەر ڕێکەوەن ئەو چوار خاڵە قورسایی کە لەسەر بار و گوزەرانی خەڵکی هەژارە ئەبێ بێ خاڵ بۆ نمونە مەسەلە خاڵەکانەوێ دۆلارەکەی ئەمە خۆی 121 121 بڕاوە 6 ڕۆژ زارێک معاش 55 وشت کەلوپەلیش گرام بووە ڕەنگە هەر کەلوپەل گرام بوونەکە و دۆلارەکە بمێنێ وەختە جا تۆ کاکە سیرکە بەم هەموو نەهامەتی و اینجاوەرە 20 لە سەڵی تریشی نەهامەتی بێتە سەر وەکوتم خۆ بەهای دینار و دۆلار بەدەست حکوومەتی هەرێم نییە ئێستا بەیانی حکوومەتی هەرێم بە دینار مەعاشەیە بمن ئێمە عاشەم نەچون لە بازار ڕەکەشتی پێکڕم 20 لە سەڵی قیمەتەکەی لە دەستاوە بەڵێ هەرێمی کوردستان ڕێک بکەوێت دۆخی هەمان دۆخی هەموو هاوڵاتیانی عراق بێکەوە باش بێ و خراپ بێ بە هەندێک پێوەەر هەرێمی کوردستان هێشتا باشتریشە بێ بۆ چونکە 200,000 بەرمیل نەوتی تری هەیە ئەتوانێت ئەوەش بفرۆشێ ژێرخانی هەرێمی کوردستان زیاتر پتەوترە وەک لە ژێرخانی تەنانەت عاسیمەش و نازانم چی خۆ بە ناو جادەیەکی بەغایە لە ڕەش هاوەرە لە کاتی قەرباڵغێ بە 3 سەعات 2 کیلۆمەتر ناڕێ مەبەستم ڕێک بکەون دۆخی کوردستان لە بەغاش باشترە بێ ڕێک نەکەون داهاتوویەکی نادیار چاوەڕێی هەرێمی کوردستانەکەات باشە دکتۆر قسەیەکەیە قاوەکەش سارد بووە
قسێکەیە ئەڵێن کە ئەنی هەرێمی کوردستان ناتوانێت لەگەڵ عێراقا ڕێبکەوێت لەگەڵ بەغدا ڕێکەوە لە بەرەوەی کۆتوبەندی زۆر لە عەقدەکەی لەگەڵ تورکیا هەیە بەپێی ئەو زانیارانەی بەڕێزت جگەلەوەی مەسەلەن بەڕێزت پسپۆڕی ئابووریت ئەندامی سەرکردایەتی حزبێکی سەرەکی ئەم هەرێمەیت پەرلەمانتار بوویت کەسێکی شارەزایت مەسەلەن پێت وایە حکوومەتی هەرێملانی کەم ئەتوانێت 150,000 بەرمیل نەوتە بنێرێ بەدەر لە عەقدەکەی کە لەگەڵ تورکیا هەیەی یان تورکیا کۆتوبەندی بۆ دانەنێت حکوومەت هێرەم ناتوانێت هیچ لەو بۆریەوە نەنێرێ هیچ نەنێرێ ناتوانێت بەڵام ئەتوانێت بڕێکی لەو بۆریە بنێرێ بڕێکی بدا بە حکوومەتی عێراق ئەتوانێت ئەو بکە ئەو عەقدا دوو کەس لە هەموو کوردستانە لە تەرەفی کوردەوە بینیویانە بەڵام کە دۆخە دارایی و ئابوووریەکەی هەرێمی کوردستانە بینمەوە چەند خاڵێکی خراپی تیابێنم لەوەش خراپتر ئەمەیە ئەم نەوتە کە هەرێمی کوردستان خۆی فرۆشێ خەرجی زۆر زۆرە گەندەڵی زۆر زۆرە بەڵام کە تۆم نەوتە تەسلیمی بەغاکەیت و بەغا پارەکە و بۆ نێرێ ئەو پارەیە ڕێگە چێتە گیرفانی خەڵکەوە ئەم ژمارەیە جارێکتر بۆ بەڕێستی دووباراکەمەوە بۆەوەی هەرێمی کوردستان و حکوومەت هێرێم زۆر باش گوێی لێبێ 2013 یەکێک بوو لە خۆشترین ساڵەکانی تەمەنی هەرێمی کوردستان لە 100 ساڵی تەمەنیە لەم باشووری هەرێمی کوردستانەیە لەم باشووریە قەت وەکو ساڵە خۆش نەژیاوە 12 پارە زۆر بوو 90 گرام بوو 2013 هەموو حکوومەتی عێراق حەڤە لە سەتی بۆ نردوین 13 ملیاری بۆ نردوین پار 2019 ئەم حکوومەتی هەرێمە 15 ملیاری دەستکەوت خێرە بە 13 ملیارەوە ئەو نەخۆش خەڵکە ژیا پار 15 ملیارە دەستکەوتووە سەبابەکەی نۆم و چەودا بەش کردووە ئەو 13 ملیاری بەغا ناردی هەر هەمووی چووە گیرفانی خەڵکەوە حکوومەت نەیتوانی 1 دیناری لە 2013 2013 بۆ لە بەغاوە هات بە تیارە هات نوێنەری خۆیان نارد لە هەولێر کە وەرگیرا پارەکە وەزیری مالیە هەرێمی کوردستان وەرقەیەکی ئیمزا کرد کە ئەوە پارەم وەرگرتووە حکوومەتی عێراق ئیشرافێ کرد چۆن موچەکەدا تاخیربوونی تیانە بوو لێبڕینی تیانە بوو وەی لە ئاخری بەڵام 2015 چووکە حکوومەت هێرێم خۆی فرۆشتێتی ئەو 15 ملیار دۆلارە 30% بۆ خەڵک بووە 70% بۆ غیرە خەڵک بووە غیرە کورد بووە 70% زاوای ئەردۆگانەی بە بانقیە HSBC بەریتانیای بە هاڵک بانکەی بە ڕۆز نەفتەی بە کارگروپەی بە گەناڵ ئێنێرجیەی بە بازەکەی پارەکەی بازەکەش بڵێ بازەکەش کوردستانە بۆ ئەو گرێبەسانە زۆر خراپن بەشی زۆری پارەکە بۆ کۆمپانیاکانە بۆ بانقەکانە بۆ دەوڵەتەکانی ترە بەشێکی کەمی ئەمەی منێڵێم ئەم قسەی منەیەکەم راپۆرتی دیلۆیتە دیلۆیت سەرپەرشتی کارەکانی حکوومەتی هەرێمەکەی شەریکەیەکی تەدقیقی نەوتی عالەمیە باشە ئەم شەریکەی نەوتە تدقیقی کردووە راپۆرتەکە لە 2019 ئاواڵێ ئەڵێ بای 8 ملیار و نیو دلار نەوتمان فرۆشتووە نەوتی فرۆشتووە هەرێم 2 ملیار دلاری بۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم خەرج کراوە 6.5 حل لە پرۆسەی نەوت و لە خەرجی نەوتە بۆیە ئەمانە لە خۆموان ناڵێم ئەم نەوتە بدەین بە بەغا ئەوەی بۆمانەنێرێ دوو ئەوەندەیە ئەگەر خۆمان بفرۆشی ئەم گەنەڵ ئێنێرجی و کارگروپ و هاڵک بانک و مەسەلەن بۆ ڕێکە و تورکیا و ئیتر پارەی حرەسیات وەرەگرێ پارەی کارەبای بۆ ڕی وەرەگرێ پارەی خەزانەکان وەرەگرێ پارەی بانکی بۆ منێت و ئەمانە بە ئاسانی دەست لەم خێر و بێرە هەڵەگرن و چۆن دەستی هەڵەگرن وا بێ حرێمی کوردستان چ دەرسێک حکوومەتی هەرێم لە ئەوی لە دووڕیانێکا وەکو عێراق ئێستا عێراق کاظمی دوێنێ قسەیەکی جوانی کرد وتی منەمە دەستم خستۆتە بینە قاقای خۆم ئەگەر تمۆحی سیاسیم هەبێ لە ساڵی داهاتووە بۆ هەڵبژاردن ئەمەی کە کردومە بینە قاقای خۆمەگرێ بەڵام درۆ لەگەڵ خەڵکەکە خۆمان ناکەم ئەگەر مردنی منیشی تیاابێ بەس خەڵکەکەم ئێنقاسکەم ئەوەک لەوە باشترە ئەم بڕیارە نەدەم و بە پێ بکەنم بە خەڵکەکەی خۆم 6 مانگێتر ساڵێکی تر عێراق لە ڕووی داراییەوە داڕمێ کاکە دۆلار لە بانقی مرکزیە نەما قیمەتی دینارەکەت یەکسانە بێ بە 0
یەکسانە وەک تومەنی لێدێت ها وەک تومەنی یەکسانە بێ بە سەفر بۆ کەس دیناری ناوێ کەس مامەڵی پێ ناکە تێگەی لێم کە کەس مامەڵی پێ نەکە قیمەتی بێ بە سەفر ئەم برارێکە دایاناڵێ باوای لێنێ با دیناری عراقی وەکو تمەنی ئێرانی لێنێ با وەکو لیرەی تورکی لێنەیە ئەم بڕیارە ئەدەین قورسە ئەبێت تەحملی بەڵام دڵنیام کە خێر و بەرەکەتەکەی بۆ داهاتوو ئەگەرنا لە دەست دەرەچ بۆیە ئەمە بۆ هەرێمی کوردستانی ڕاستە لێک بکەوێت لەگەڵ بەغایە خۆشەژی ڕێک نەکەوێت داهاتوویەکی نادیار چاوەڕێی هەرێمی کوردستانەکە کەواتە بێ ڕێککەوێ وەکوتم ئەو کۆت و بەندانە ئەڵێم ئەبێت یعنی ئەبێت چۆن ئەوەی تا ئێستا ئەوەی بە نووسراو لە ڕەشنووسی پرۆژە بودجەکەیان نووسراوە هیچ قورس نییە جێبەجێکردنی ئێڵێمەوە داواکە 250,000 بەرمیل نەوتمان بەرێ داهاتی نانەوتی 50 لە 100مان بەرێ بەرامبەر بەوە 13 تریلیۆن لە ساڵەکەی بۆ نێرم بێ لەوەش 200,000 بەرمیل نەوتت هەیە توانی بفرۆشی 200,000 سێکە 150 داهاتی ناوخۆشت بۆ 13 تریلیۆن لە بەغا و بۆ بێ بنزیکەی حسابم کردو 4 بۆ 5 تریلیۆنیش لەو ساڵەیە دەسەکەوێت لە پارەی ئەو نەوتەکەی فرۆشی ئەم 5 تریلیۆنە 3 تریلیۆنی بە شەریکاتەکانی نەوت دوێمێنێتەوە 2 تریلیۆن و 13 تریلیۆن 15 تریلیۆنە لە داهاتی ناوخۆش 150 ئەمێنێ ئەوەش واز لێ بێنە هەر بۆ ژێرخان و بنخان و ئەمانەی دانە 15 تریلیۆن 30 ڕۆژ جارێک موچێتوانی لێبێ پرۆژە دروستکەی ئەو خۆشی و بەشارەتەی 2013 و 12 هەو بۆتوانی دەست پێ بکەیت عراق توانێت ئەم 13 تریلیۆنە بدات ینی ئێستا بۆ نمونە عراق بۆ دۆخی خۆیان بۆ ساڵی 2021 بەم مەسلەی بەرزکردنەوەی نرخی دۆلار و دابەزین نرخی دینارە بەم جراتانی کە کردوێتی ئەتوانێت ئەم 12 مانگە موچەی خۆی فەرمانبەرانی خۆی بدات ئەو پرۆژە بودجێ دایناوە 25 میلیارد دلار بۆ خەرجیوە بەرهێنانە بۆی مەشارەعەکانیان نەوەستێ 25 میلیارد بەڵێ لەم 25 میلیارە لەسەر بنەمای 42 دلار بێ دایناوە ئێستا خۆشبەختانە 52 بگاتە 62 لە 100 ئەو پرۆژە بودجێی دایناوە توانێت جێبەجێکە بێ کورتێنان بە شتێک کورتێنان 100 جێبەجێکە بە کورتێنانەوە بەس لە 100 جێبەجێکە ئەگەر ئەم 60 دلارە نەگەشت نەگەشتە ئەمە ئەو 25 میلیاری دایناوە 5 خەرجەکە و 20 واز لێنێ واضحە ئەوە چکە موازنە هەیە و میزانیە هەیە موازنە ئەوەیە کە دایانێت و هێشتا پەسەند نەکراوە دوای ئەوەی کە پەسەند کراوێ بە میزانیە ئەمەی کە داوناوە بۆ ساڵەکە مخەتەتە یعنی پلانم هەیە ئەمە بکەم بەڵام لە ساڵەکەیان مەرج نییە هەمووی بکەیت ئەمەی داهاتە دەسهاتی ئەمە نەنگی و عیبە نییە ئەگەر نەتوانیت لە 100%ەکەی جێبەجێکی باشترین سیاسەتەوەی لە 100% جێبەجێکی باشترین بەڵام پێت نەکرا بە تەبیعی وەریەگری بە درێژایی 10 ساڵ 2005 تا 2015 لەو 10 ساڵەیە بودجەی تەنمەی ئەقالی مەدرا بە هەموو محافەزاتەکان خۆشبەختانە بەشێکی لە کوردستان لە 100% ئەو پاری وەریانەکرد جێبەجێیانە کرد پاریان تەرخانە کرد بۆ سەماوە بەسڕە زیقار نازانم چۆ نەگەشتنە سی لە 100 ئەو پارێنیان نەتوانی خەرجیکە تێگەی لێم کە نیان نەتوانی ئەم پارەی ئەمایەوە کە ئەمایەوە چۆنەوە بانقی مرکزیەوە خۆ بێ بپرسی 90 میلیارد دلار لە بانقی مرکزی یەدەکەڵگیراوە یەدەکە هیچی بووە هی ئەمەیە ساڵانە ئەم بودجانە بە پلاندانراوە و بەشێکی ماوەتە و هەڵیان گرتووە بۆیە ئیسا حکوومەتی عراق دەستکراوە بێ نەوت بەرز بۆەوە کورتێنان کەمەکاتەوە نەوت بەرز نەبەوە پرۆژەوە بەرهێنەکانی کەمەکاتەوە لەوەشە لایەکی ترەوە پلانی هەیە 14 میلیارد دلار قەرزی دەرەچی و سوودەکانی بداتەوە قەرزی دەرەچی و سوودەکانی تێگەی نەیتوانی نەوت هەرزان بوو ئەم چواردەی هەرمووی ئەڵێ نادەمەوە ساڵی داهاتوو بەشێکی ئەدەمەوە من بیرمە وەزیری خارجەی عراق چەند ساڵە پێش ئێستا چووە کۆیت وایە هەموو ساڵێ 5 لە 100 کۆی داهاتی هەموو عراق بدرایە بە کۆیت 5 لە 100 وەزیری خارجیە چوو لەگەڵ وەزیری ڕئیسی کۆیت وەمانە وتی ئەو 4 ساڵە شەڕی داعشوانە بووتی دۆخمان خراپە قەرزەمان بۆ تەجیل کە بۆ چەند ساڵێک بە بێەوەی سوودی تریوتی بەسەر چاو
جنابی مام جەلال گۆڕی پرنوور بێ چوو لەگەڵ سەرۆکی سینا پێم وایە 4 بۆ 7 ملیار دلار لەسەر شەرەفی مام جەلال و قسەی مام جەلال لە عێراق خۆش وڵاتی چی بەڵام هینی ئەوەی دایە کە ئێوە هاوبەشی سەرەکین لە عێراقا و لە داهاتوودا ئەوسە خۆشبەختانە ڕێکەوتنێکی هەیە پارەی پێشوەختی ئەمەش کاریگەری نابێت لەسەر هەموو وڵاتێک لە دنیاە هەرگیز وەرگیز هێلکەی خۆی ناخاتە یەکسەبەتەوە وەگەوەی کە حکوومەت هێرەمەیکە ئێستا ئەمە هەموو هێلکەکانمان لە سەبەتەی تورکیا عێراق بۆ وانە پێویستی بکە قەرز دەکەم پێویستی کرد بەهای دراو داگرم پێویستی کرد و قەرزانەی لامە کەمترە دەمەوە پێویستی کرد و بەرهێنان کەمەکەمەوە پێویستی کرد قەرز لە ناوخۆیاکەم پێویستی کرد لە دەرەوەیکەم پارەم زۆر بوو قەرزە دەمەوە ئەمانە هەمووی پێوترێ وەسائلی مالی بۆ ئەوەی بتوانی وڵاتەکە بەباشی ئەوە گوناحی ئێمە نییە گوناحی حکوومەت هێرێمیش خۆی نییە ئەم وسایلانە نییە لە بەردەستیا باش بەڵام کە نییە لە بەردەستیا بۆ ئەبێ بڕیاری حەکیمانە بە بۆیە ئەبێ بڕیاری حەکیمانە تاکە بڕیاری حەکیمانە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێکەوتنە لەگەڵ بەغایە هەرگیز لەگەڵەوە نیم لەسەر شان و شەوکەتی هەرێمی کوردستان ئەم قسێشێڵە لەگەرنەوە تەسلیم کەین جارت دەستی بەختاوانێکەکە لە چەند شوێنێکە ناوی ئیقلیمی کوردستان هاتووە بە سەریحی عیبارە لە جەدوەلە لە پرۆژە یاساکە ئیقلیم کوردستان بەڵام لە مەتنی پرۆژە یاساکە لە شوێنەکە باسیەوە کردووە ئەڵێ هەر پارێزگایەک بە پێی ژمارەی دانیشتوانی خۆی بودجەی بۆ سەرفەکرێت و موچەی بۆ سەرفەکرێت و خانەنشینی بۆ سەرفەکرێت و پارەوە بەرهێنانی بۆ سەرفەکرێت ئێمە چ عیبیتەیە ئەمە کەی لێدانە لە شان و شکۆی حکوومەتی هەرێم ئەم جارە شەیڵێمەوە لە جەدوەلی نەفەقاتی حاکمیە بە نەسی سەریح نووسراوە حسەی هەر جەدوەلەکە و هەموو مادەکان لە پاڵێ ئەم عەمودە هەموو عێراقە ئەم عەمودەش هەرێمی کوردستانە یەک عەمودی گەورە پارەی گازی محەڵتەی کارەبا ئەوەندەی بەرەکەوێت لەسەر چ بنەمایەکە ڕقەمانە دەرێنراوە ئەو پارەی بۆ هەموو عێراق دانراوە زەربی 12.6 کراوە بۆ کوردستان دانراوە وەکو قلیم حسابی بۆ وەکو ئیقلیم حسابی بۆ کراوە چی نەنگیەکی تایە لە مادێک لە مادەکانە بڵێ ئەم پارەیە ئەم داهاتە ئەم خەرجیە لەسەر بنەمای ژمارەی دانیشتوان پارێزگا بە پارێزگا بۆی دابەشەکرێت خۆ بێنە هەرێمی کوردستانیش هەر بێ لەسەر ژماری دانیشتوان بێ سلێمانی زۆرتری دانیشتوان هەبێ هەولێر دوو کەمتری هەبێ ئەبێ موچەخۆری سلێمانی زیاترە لە دووە خەرجی سلێمانی زیاترە لە دووهۆک باشوانش قسێکە بوو کە بە پەلە دوێنێ مستەفا کازمی چووە بۆ ئوردن لەگەڵ شای ئوردن مەلیک عەبدوڵڵا کۆبووتەوە و قسەیەکی شەیە ناڕەسمیە کە عێراق کارتێکی بەدەستەوێ نەوت لە ڕێگەی عەقەبەوە بەڕێکات و ئەمانە ڕێتی ئەچێ و فشارە بێ لەسەر تورکیا بۆ کۆمەڵێشت کاکەزانە ئەو بۆریەی کە نەوتە گەێنێتە ئوردون شارڕێی عێراق نەبووە بۆ هەناردەکردنەوە شارڕێ نەبووە ئەمە یەک دوو سام نەوتەی هەرێمی کوردستان بیرە نەوتێکەیە کە تقریبان 35% نەوتی هەموو کوردستان بەرەمێنێ ڕێک لە حدودی تورکیایە تاوچێ ئەم نەوتەی تاوچێ بە تەنکەر بۆری نییە چونکە ئەم نەوتەی تاوچێ بە تەنگەر هەتا ئەگینتە ئەو بۆریەوە بۆ مینای عەقەبەوە بۆ ئەردەن تێچووەکەی ئەوەندە زۆرە خێر و بەرەکەتێکی نامێنێتەوە بەڵام ڕێگەیەک خۆ لەو پرۆژە بودجەیان نووسراوە ئەڵێ هەرێمی کوردستان 250,000 خۆتانمان بنێ لەو نەوتە لە ڕێ بۆڕێ فرۆشن ئەو نەوتەمان بنێ هەل لە ڕێ بۆرەکەی کوردستانەوەی فرۆشن بێلەوە 100,000 بەرمیل نەوتی تری کەرکووک و بیرە نەوتەکانی کەرکووک هەر بۆ بۆریەتان ئانێرین کری 250 کەش و ئەو سەی خۆشمان کە ئینێرین هەموو کرەکەی ئەمای دێن هەموو مەسرەفەکەی ئەمای کێشین بۆیە ئاسان نییە لە 2021 بتوانین نەوتی خورمەڵە و تاوچێ و تەقتەق و شێخان بگەێنیتە ئەردەن ئەردەن بیرمە لە زەمانی سەدامیش بڕاونێتەوە نەوتی ئەدا بە وڵاتی ئەردەن بە نرخێکی هەرزانتر لە بازاڕی جیهانی لە چەند ساڵی ڕابردووشە هەمان پلان هەر بەردەوام بووە بەڵام لە پرۆژە بودجەکە تەسەور کە ئەوش نووسراوە یعنی ئەو سەیەکێک لە سەبەکان کە کازمی لەوانەیە ئەو مادەیە بێ کە لە ناو
پرۆژە بودجەکەیان نووسراوە نابێنەوە بەڕێز تەفاسیلەکەت باس کرد بەس ڕەنگە بینەر زۆر حەزی لە شتی زۆر کورت و بخوت بێ مەسەلەن بینەرێکەیە ئەڵێ عراق ئەتوانێت ئەم 12 مانگە موچەی خۆی دابەش بکات بە هەرێمی کوردستانیشو ئەگەر ڕێکەوێن بۆ کوردستانی نەنێرێ نابێ بیدا بە خەڵکی خۆش کەی معاشی خەڵکی عراق دابەشکرا ئەبێ هەرێمی کوردستانیش لەگەڵ معاش وەرگێ بەو مەرجەی هەرێمی کوردستانی التزامەکانی خۆی جێبەجێکە عراقیش واجبە لەسەر شانی جێبەجێکە هیوادارم ئەم جارە شتێکی دەکەمەوە هیوادارم جنابی کاقوبا سەرکەوتو بێ لەم فاوەزاتە پەرلەمانتارە کوردەکان لە جاران زیاتر هەوڵی جددی بن گرنتی وەرەگرن پەسەندیەکان لۆبی بۆ دروستەکان هێزە سیاسەکان پاپشتیەکەن وەکو بۆم باس کردی کاکە زانام یعنی هەندێ مادەی هەیە پێویستەکە ڕوونتر بینوسی وازەحتر بینوسی باشە بۆ ئەوەی تەفسیری خراپتر هەڵ نەگرێ بۆ ئەوەی هەرێکێک نێت بڵێ ئەم مادەیەکەوە نووسراوە بەم شێوەیە نیە مەتاعاتی نەبێ دکتۆر مستەفا کازمیش ئێستا لە ڕاستەوخۆی کورسات نیوزە لە ئێستاە ئەڵێ ینی پێچێ فشارێکی بۆ هاتبێ ئەڵێ ئێمە نامانەوێت دەنگ ببینەوە مانەوێت ژیانی خەڵک ڕزگارکەن هەرما قسانی بەڕێزت کردی و دیارە تەکیدی کردەوە و کمی پێشستا لە ئێستای کورسات نیوزەڕۆ بابەتێکە بوو لەو چەند ڕۆژە لە منتیقەی ڕاپەڕین لە دەڤەری ڕاپەڕین کەسێک کە خۆی بە بازرگان ناساندووە ژمارەیەکی زۆر پارەی کۆ کردوەوە دواتر لە پڕ وتێتی ئیفلاسم کرد دوستا لای هێزەکانی پۆلیسە ئەمە خەڵکێکی زۆری بێپارە و بێ سیارە و بێ زێڕ و ئاڵتون و مەڕ و ماڵات و دەمانچە کردو لەسەر کاغەزێکی بەتاڵ ینی پێشنیاز و ڕێنمایی بەڕێز دکتۆر بۆ خەڵک سیە بۆی خەڵک ئەگە ئەوەی ڕۆیشت خەڵک نەکەوێتەوە تەڵاو هەڵی پاراسی زۆر جار بەداخەوە لە 15 ساڵی ڕابردووە دەیان حاڵەتی وا ڕوویاوە دەیان حاڵەت هیوادارم ڕوو نەداتەوە جارێکی تر لە دنیای مامەڵە لە نێوان کڕیار و فرۆشیارە دایما بێ تەرەفی سێم هەبێ دائما یعنی بە تایبەتی مەسەلەی قەرز یعنی ڕوونادە لە دنیادا من قەرزێک بم بە تۆ تەرەفی سێم لە بینمانە نەبێ تەرەفی سێم حەزەکەی نایە بنێ وەرەقەیەکی تەزدیق کراو لە کاتب عەدل تەرەفی سێم نایە بنێ دووشایەت کام دووشایەتە بڵێ هەر تەرەفێک وعدە خلاف بوو ئێمەی کە هینمان هەیە لایەنێکی تر تەرەفی سێمەوەیە کە من شتێکت دێمێ بای دەفتەرێ دۆلارە بەڵام تۆش بەرامبەر بەوە پێوەترێ خێتاو زەمان یا هەر نایەکی لیێنی بەرامبەر بەوە تۆ شتێکم لادانی بای ئەو دەفتەرە بۆی ئەگە دەفتەرەکەدن نامەوە من ئەو شتە بەرم ئەمەی کە ڕووی داوە بەشێکی پەیوەستە بە حەز و ئارەزووی ئەوەی کە زۆر خێرایی قازانچکەی ئەنی ئەوەی ئەو بەڕێزە باسی کردوواڵێ دوو دەفتەرم بەرێ ئەم مانگە دوای 4 دەفتەرتە دەما دوومانی تر 4 دەفتەرت دێمەوە ئەوە ئەو قازانجە پێوترێت لە سا 500 هیچ پارێک لە دنیادا لە سا 7 و لە سا 8 زیاتر قازانج ناکە ناگاتە لە سەتادا ئەبێ هەر بە قسەکەیە دڵنیابی لەوەی کە ئەوەی کات ئەوە وانە دروست نییە خەلەلێکەیە کێشەیەکەیە بێلەوە شتێکەیە پێڵێن لە بازاری عالەمیشە تا ئێستا بیت کۆین وەن کۆین بیسکۆین نازانم چی من داوا لە چەند شوێنە گوێم لێ بۆ چەندین گەنجی سلێمانی و شارەکانی تر پاشەکەوتێکی بچووکی هەیە چەوێ داوێتی بەوە داوایان لێ یەکەم لێ دوورکەونەوە داوایان لێ یەکەم بنەمایەکی دارایی ڕاستەقینەوەی فەرمی و ئۆفیسی فەرمی یعنی هەر بۆ ئاگاداری ساڵێن گەورەترین ساختەچی لەم 100 ساڵەیە ژنێکی ئۆکرانیە کە وەبزان بیتکۆینە یاوەن کۆینی داناوە چەندین ملیۆن و ملیار دۆلاری بردو کەس نازانێ هەر موئەسسەیەک هەر دەستگایەکی دارایی بانکی نێودەوڵەتی سندوقی دراوی نێودەوڵەتی ئەم دوو دەستگای ئەترافیان پێ نەکرد حەز ئەکا هەرچی وڵاتی دنیای ئەترافی پێ بکەن ئەوە ڕسمی نییە چونکە ئەبێ کەسێک کە بێ ژیانی ئەم وڵاتانە ئەبێ کەسێکە بێ ئەنی خەڵکەکەوێتە زەرەرەوە بۆ ئەزانی چی ئەم بڕیاری کە حکوومەتی عێراق داوێتی لە ژێر زەختی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی دەولیان بڕیاری داوە ئەمانش پێشنیازیان پێیانوتووە و تویانە تۆ پارەکە و بەقووەتە پارەی ئێران بەقووەت نییە پارەی عێراق پارەی ئێران بەقووەت نییە سووریا بەقووەت نییە تورکیا بەقووەت نییە مادەم ئەم سێ وڵاتە بەقووەت نین ئەم پارەی تۆ بەقووەتە اقتصادەکە و تەدمیرە بێ
کەس هیچ ئیش ناکات لە عێراقا هیچ پارە بەرهەم سەرفەکە. نایانێ. بالضبط هەمووی لە واش جێی ئێستا. شایە ماگانە مەعاش و تەقاعودی و خانەنشینی خۆی وەرەگرە و کەس ئیش ناکات بۆ هەڵامەتی بەرهەمی ناوخۆ دەبێت بە ئێران سەفەر. بەڵێ. بۆیە بێ هەچیت هەیە لە دەرەوە بێنی ئەمە یەک دوو ئەو شتانی کە هاتە لە ناوخۆ تا زۆر زۆر هەرزانە کە زۆر هەرزان بۆ قاچاقی لەکەوێتەوە نەوت بە هەرزانە ڕوا بۆ وڵاتێک گازوایل زانی هەچی تڕێلە هەیە لە تورکیاوە کە هێت لە کوردستان و لە عێراقەوە تەنکیان هەیە 10 بەرمیل گازەگرێ لیترێ گاز لە تورکیا بەچەنە و لیترێ گاز لە دووەکو زاخۆ و بەغا بەچەنە تیجارەتی قاچاخی بەرهەمی سوتەمەنی بۆ تورکیا چێ بۆ ئەردەنەچەیە بۆ کوێچێ بۆ کوێچەیە هەموو شتێک بۆیە پیان وتووە و توانە تۆ ناتوانێ معاشی خەڵکەکە و بێ ئەو هەموو قەرزە ئەەکەی یەدەگی دراوی بیانیت لە سندوقەکەتان نەماوە بۆی ئێمەش ئامادە نین چیتر قەرزە بینێ کە قەرزی نایەنێ ئەڵێ چی بکەم ئەڵێ ئەم مەرجانەمان هەیە بێت جێبەجێکەی ئەگەر ئەم مەرجانە جێبەجێەکەی ئێمە گرنتی دێنێ ئابوووریەکە و گەشەکە ئەگەر جێبەجێی ناکەی ئێمەش قەرزە نادێنێ چونکە هەموو ساڵێ عراقیێک لە دامەزرێنانی بانکی دەولی یەک دامەزرێنەرەکانێتی باشە مافی زۆر زیاتر لە چەندین وڵاتی تازە پێگەشتوی دەوڵەمەنی ئێستا لەو بانقە بەڵام ئەوانش مەرج و ڕێنمایی خۆ زۆر باشە دکتۆر ئاخیر پرسیار وەکو گردوبارەش بێ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان چ ڕێگایشان لە بەردەمە بۆی ساڵی 2021 هەمان ئەو تەخیربوونی مەعاش و بێژیانی و بێدەرەتانی و برسیبوونی خەڵک و ژاری خەڵک دووبارە نەبێتەوە بە حکوومەت هێرێمەوە دەست پێەکەم بکەونە خۆتان کەرتەکانی ئابووری گەشە پێبن بە شێوە لە شێوەکان ئەمە مەساتێک و معاناتێک کە تووشی خۆت و خەڵکەکە و بووە 20% بەهای پارەکە لە دەسەی حکوومەت هێرێم لە جیاتی بڕیار بێ کۆبوونی ئەنجومەن وەزیران بکەی لەسەرەوەی چەندێک لە مەعاش ببڕێەوە ئۆڕێدی بڕیوتە 20 بڕیوە لە مەعاشەکە چونکە بەهاکەی 20% ئەگەر نێگەرەمە چاک نکاتەوە 21 بێتە سەدات ئەگەر چاکی نکاتەوە بە 6 ڕۆژ جارێ ئەداتێ ئەوە یعنی 50% 20% لێ بڕێ ئەوە 30% خۆشی 20% قیمەتەکەی تەواو بۆ 10% باوەڕم پێ بکە 10% نامێنێتەوە نامێنێتەوە خۆ بەدەستۆ نییە بۆیە حکوومەت هێرێم گەشتیاری گەشە پێ بە گەشتیاری سلعی سینی ناتوانێ بێنی جێ بگرێت منافسی گەشتی ئەخر ئەمە هینە ئەمە لوبی اقتصادا یعنی بۆ نمونە نیوەی ئەو شاخانەی شارباژێر کاشی مەڕمەڕ بوو باشە کاشی لە وڵاتی چین و تورکیا و ئێرانەوە هەموو عملەکانی خۆمان داخرا بەس گەشتیاری چین ناتوانێت ئەحمە ئاوایەک بێنێ منافسەی ئەحمە ئاواکەی تۆ بکە بۆیە لەم دۆخەیە حەچی گەشتیاری بەغا و بەسرە و نازانکوێیە جارانە چون بۆ بەیروت و بۆ ئێستانبول لەمە دوایەن بۆ سلێمانی و بۆ هەولێرەوە ئەنە بۆی بکەوەرە خۆت داهات بۆ خەڵکەکە و پیاکە سناعە پێشخە چونکە دینارمان کەم قیمت بووە بێقیمت بووە شت لە ناو خۆتەوە شت لە ناو خۆیان دروستکە قازانجی زیاترە وەک لەوەی بچی لە دەرەوە بێنی چکا بێ بە دۆلار بێنی دۆلار گران بووە کەرتی کشت و کاڵ تۆکمەی کەس نورەکانە وەکو ئێستەبان نەبێ دڵنیام هەموو جوتیاری کوردستان ساڵی داهاتوو باشترین ساڵی خێر و بەرەکەتە بێ بۆیان چکە کشت و کاڵ پێویستی بە معاملێک نییە 4 ساڵ خەریکی دروستکردنی بی لێزان ئەوە بکەی ئەمەوەکو حکوومەت لە هەمووی زیاتر ئەوەیە ئەم جارش بۆ مێژوو ئێڵێمەوە س لە 2020 هەرێمی کوردستان لەگەڵ بەغا ڕێکەوە ئەو پارەی بەغا بۆ تەنێرێت دوو ئەوەندەی ئەوەیە کە خۆت ئەو 250,000 بفرۆشی ئەگەر ڕێ نەکەوتی داهاتوێکی نادیار چاوەڕێی هەرێمی کوردستانەکە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەزە سابر سپۆڕی ئابووری هاوکات ئەندامی انجومەنی سەرکردایەتی چێتی نیشتیمانی کوردستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شۆمان پێشکەشکردن بەیوای ساغ و سەلامەتی بۆ مولایەکتان خواتان لەگەڵ